بەناوی خی گەورە میرەبان ئازانم سلااوان لێبەش خۆشحاڵم ڕۆژێکی تر لا گشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە بۆ باسکردنی گرنگترین ڕوودا وەرزشیەکان کە ئاگادارن شیکاری وەرزشی لە ڕۆژانی پێنجشەممە و هەینی و شەممە بەڕێوە ناچێت. چابیرمە وەرزی ڕابردوو لەم ساتەوەختەیە دیاریکراوی ئەو کاتەی کە مانچستەر سیتی 4 گۆڵی لە ڕیاڵ مەدرید کرد لە چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگ هەروەکۆم ڕۆژانەی ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لەلایەن کۆمەڵی هاوڕێی ئەزیزەوە جێیەکی گەورەم لەسەر نرایەوانەیە کە لە بەرەوەی ئەنچیلۆتی دۆڕاوە بەرنامەم نییە و دەرناکەم و چی هەیە و چی نییە و بەس ستایل تۆ ناکرێت ستایلی خۆ بگۆڕی لەبەر خاتری قسەی خەڵک و ستایلی خۆ بێنی لەبەر خاتری تمۆحی خۆ. ئەگەر وەرزی ڕابردوو پێنجشەممەکەی بەرنامەم کردایە ئەو لەبەر دڵی خەڵکەم کرد لەبەروی بڵێن وەڵا کابرا وەرزشی و هاتووە بەرنامەکە. ئەگەر وەرزی ئەم ساڵ پێنجشەممە یا شەمە بەرنامەم کردایە ئەوە لەبەر منازی دڵی خۆمم کرد. لەبەرەوە دڵنیا بن لەوەی من وەرزش بەرنامجێکم بۆ خۆم داناوە، ڕێگەیەکی تەندروستم بۆ خۆم داناوە، هیچ لایەنگریە و هیچ تمۆحی خۆم و هیچ سۆز و عەتفی لەناو بەرنامەیە لێ بەسەر ناگەم. پەتەر لەوە من حەقی خۆمە چۆن لە دەرەوە مامەڵە بکەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکە لە ئەکاونتی تایبەتی خۆم چۆن مامەڵە بکەم وەکو هاندەرێ. لەبەرەوەی با ئەمەش ڕوون بێلاتان ئەکاونتی خۆم شەخسی بەرپرسیارە لە تمۆح و شتی دڵی خۆم. پەیجەکەم تایبەتە بە وەرزش و ئەم شاشێش کە لەبەر دەستەوە کەناڵی ئاسمانی پێیانکەم دەرفەتەی داوە بە من لەسەرمە محاید بم لەسەرمە بێلامە. جاویستم ڕوونکردنەوەتان ببێ چۆن وەرزی ڕابردوو کە 4 گۆڵی لێکرا لەم کرێم وەرزش کە بایاری دەرکرد هەر بەرنامەم نەکرد. بەڵام بەکوی گشتی حەز دەکەم قسەیەک لەسەرەوە بکەمەوە. دۆرتمۆند و ڕیاڵ مەدرید دوو شایستەترین تیپ گەیشتن بەیاری کۆتایی چامپیۆنز لیگ. جارێکی تر ئەپدەیت یەکەمەوە بۆتان. ئەو کاتەی کە تیری و پشتی قۆناغی چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ ڕاکێشتا وتم هیچ پێوەرێکی زانستی وەرزشیتان لەبەر دەمدانیە دوو تیپی یاری کۆتایی دیاریکەن. بە تەحەدا بە هەموویم وت زۆرەی نووسی سیتی، زۆرەی نووسی بارشەلۆنە، زۆرەی نووسی پاریس و فلانکە، زۆرەی نووسی ئەوە هەمووی کرا. بەس من ئەزانم ئێوە هەمووتان بە عەتف و سۆزم قەرارایەن. من خۆم ئەگەر عەتف و سۆزم دیاری کردایە ڕنگ بوو دووتی بم دیاری کردا. من دام نابوو وەکو لای خۆم ئەموت ڕیاڵ مەدرید و ئەتلێتیکۆ مەدرید دەیکەن. بەڵام چی بوو؟ هەر ئەمزانی کە مە عەتف و سۆزە نەچووم یعنی دانیشم زاڵیکەم بەسەریە. ئەو کاتێک قەناعەتم هەبووە خۆم بە ڕاشکاوانە وتومە غەڵەتیشکەم بە شانازی و باسیەکەم خۆمی لێ نادزمەوە. ئەم ساڵ وتومە لێڤەرپوڵ پەڵەوانی پریمەر لیگە بێ نابێت. ئەوە لێڤەرپوڵ شەوی ڕابردوو بە فەرمی لە نازناوەکە بێبەش بوو. بەڵام من شانازی بە و بۆ چوونەی خۆمەوە کەم کە لێڤەرپوڵێک کە وەرزی ڕابردوو پێنجەم بووە من هاتووم پاڵێوتومە بۆی کە ئەم ساڵ بە نازناوی پریمەر لیگ بەرێ وە کاڵەشم کرا لەم هەڵم کرد. لێڕا ناکەم بۆ ئەوەی تریش تیر و پشەکان من بە عەتف و سۆز قەرارم نایە و نەشم توانی هیچی پێشی یاری کۆتایی دیاریکەم. لەبەرەوەی من پێما بوو ئەو چوارەی لە یەک بەرەیان زۆر ئاڵۆزن، ئەم چوارەی دیکەش کە لە یەک بەرەیان کەس خۆیان نەزانن چیەکەن. من ناتوانم قەراریان بۆ بەم کامیان لە کامیان باشتر لەگەڵی من ئەتلێتیکۆ مەدریدم بە باشترین دەزانی. بەڵام هیچ قەرارێکم لێ نییە. بۆیە ڕیاڵ مەدرید و دۆرتمۆند ئەو دوو تیپە شایستەیە بوون کە زانیان چۆن مامەڵە لەگەڵ دۆخی چامپیۆنز لیگا بکەن، چۆن مامەلە لەگەڵ تیپەکانە بکەن. تۆ بۆ نمونە دۆرتمۆند وەربگرە جێمی یەکەمی یارەکەی ئەتلێتیکۆ مەدریدی لێ دەرکە لە قۆناغی چارێکی کۆتاییەوانێ حتا یاری پاریس سەن جەرمانیش تەواو بۆ دۆرتمۆند باشترین ئاستی خۆی پێشکەش کردووە. سێری ڕیاڵ مەدرید کە مانچستەر سیتی بە ستایلە تێپەڕانوە تێکەڵەی هێرشبەری و تێکەڵەی بەرگری هەچ کات پێویستی بە هێرشبەری وە گۆڵ هەچ کات پێویستی بە گۆڵ بووە پلانەکەی هێرشبەری بووە و گۆڕانیوێتی وە گۆڕینی لە پێگاتەکەی کردووە جگەلەوەی کە هێرشی هەڵگەڕاوە بەشێک بۆتیایە وەکەی چەند گۆڕانکاریەک بووە لەوەی کە پلانەکەی گۆڕە هێرشبەری و مانچستەر سیتی تێپەڕاندووە. بەڵام هاتووە بە ستایلێکی جیاوازتر بە ستایلێکی لەوەی کە هەموو گیانەیەوێ هاتووە ئاوا باری نوێخی تێپەڕاندووە. لەبەرەوە دوو تیپی شایستە گەشتنیان بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ مسۆگەر کردووە و دۆرتمۆند و ڕیاڵ مەدرید لە 1-6 لەسەر یاریگای وێمبڵی ناودار یاری کۆتایی چامپیۆنز لیگ دەکەن و من بە تەحەداوەم قسەیەکەم بە خۆشمەوانێ هیچ کەس پێشبینیەوەی نەکردووە دۆرتمۆند و ڕیاڵ مەدرید دوو تیپی یاری کۆتایی چامپیۆنز لیگی وەرزی ئەم ساڵ بن و جگە لەوەش لە
تەنانەت لە بێتەکانیشا لە سایتی گرەوەکانیشا وەکو ئەو لە قۆناغی هەشتی بۆ باسەکەم باسی چواری بۆ ناکەم لە قۆناغی هەشتیە یعنی کەمترین ڕێژە دراوە بە گەیشتنی ڕیاڵ مەدرید لەو چوارەیە و کەمترین ڕێژەش درابوو بە دۆرتمۆند لە گەیشتن بە یاری کۆتایی لەم چوارەیە بەڵام هەردوو تیپەکە بە شایستەی و بە لێهاتووی خۆیان گەیشتنیان بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ مسۆگەر کرد. بەرحاڵ ئەمڕۆ یاریی گرنگمان لە پریمەر لیگە ڕوبەڕووبوونەوەی ئارسناڵ و مانچستەر یونایتد کە ڕوبەڕووبوونەوەیکی تایبەتە و یاریی دیکەی کۆتاییە. ئەتوانین بڵێن یاری دیاریکردنی چارەنووسی پریمەر لیگە چونکە ئەگەر ئەم شەو مانچستەر یونایتد هەر ئەنجامێ بەرامبەر بە ئارسناڵ دەستەبەر بکە واتە لە بەدەستێنانی سێخاڵی یاری بێبەشی بکە سیتی بە برنەوەی لە یاری تۆتنهام بە ڕێژەیەکی زۆرەکەوێتەوە سەر جیاوازی گۆڵ کە ئێستا جیاوازیی زۆر کەمیانەیە کاگەر بێت و مانچستەر یونایتد بیباتەوە پریمەر لیگ هەفتەی داهاتووی ڕەنگ یەکلابێتەوە نەک هەفتەی داهاتوو سێشەمەی داهاتوو یەکلابێتەوە ئەگەر بێت و ئارسناڵ یەکسانیش بێ ئەوە کەوتۆتەوە سەر یاری تۆتنهام کە ئایا سیتی چی دەبێت لەبەر یەکسامونی جیازەکە بە خاڵ بێ ئەرسناڵ پێویستی بە کەوتنێکی دیکەی مانچستەر سیتیە بێ تۆزە دۆخەکان ئالۆزن بۆیە توانین بڵێن ئەم شەو ئارسیناڵ کۆتاییاری خۆی لە پریمەر لیگ ئەنجامەیە ئەم شەو ئارسیناڵ فینەڵی خۆی لە پریمەر لیگ ئەنجامەیە و ئارتێتا دەبێت هەموو ڕێکارێک بگرێتە بەر لەوەی ئەرسناڵ لەم یاریە بەردەوام بێ. بردنەوەی ئەرسیناڵ لەم یاریە لە کاتێکی زۆر باشە. لە چیە لە کاتێکی زۆر باشە؟ لە نمونە وەریگرە ئەگەر بێت و ئەمە بارودۆخی یاریە بارودۆخی یاریە دێتە پێشەوە ئەگەر بێت و ئارسناڵ ئەم شەو یاری خۆی لە مانچستەر یونایتد بێتەوە بە کاتی پێشەنگی وەردەگرێتەوە و دەرفەتێکی دیکە هەیە ئەگەر لێڤەرپوڵ سەرکەوتن بەسەر ئەستۆن ڤیلادا تۆمار بکات دۆخەکە یاری تۆتنهام و مانچستەر سیتی هێندەی دیکە دەکەوێتە دۆخی ڕکابەری و ململانێت چۆن ئێستا تۆتنهام و ئەستۆن ڤیلا جیاوازیان ینی بە یاری خۆیانەوانێ بە ئەو یاری کە لە ڕیزبەندی و لە بارودۆخا کردویانە جیاوازیان بۆتە 4 خاڵ کێ ئەرسیناڵ و یاخود ئەستۆن ڤیلا و تۆتنهام هەردوو لا بە 4 یاری بە 36 یاری خاوەنی جیاوازی نێوانیان 4 خاڵە واتە چانسێک گەڕاوەتەوە بۆ تۆتنهام چانسێک بۆ تۆتنهام هاتۆتەوە لەوەی کە بەشداری چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بکە ئەگەر بێت و لێڤەرپوڵ سەرکەوتن بەسەر ئەستۆن ڤیلادا تۆمار بکات ئەوە یاخود بە یەکسامونیش چانسەکەی تۆتنامە بێزی ئەمێنێتەوە هەر سەرکەوتنی لێڤەرپوڵ تۆتنام یارەکەی سیتی بێتەوە بێ بە جیاوازیە خاڵکەواتە چانسەکە زیاترەکە بۆ تۆتنام بۆیە کێبڕکەی پریمەر لیگی ئەمساڵ دڵنیا بن لەوەی کێبڕکێکی تایبەتمەندە و بارودۆخەکان دەگۆڕێ یاری دو یاری دەگۆڕێ ئەمە دڵنیای لەوەی کە ئەم شەو ئارسیناڵ یاری کۆتایی خۆی ئەنجامەیە وەکو چۆن بە هەمان جۆریش دڵنیای لەوەی مانچستەر یونایتد ئەم شەو کۆتاییاری خۆی ئەنجام دەدات لە پرێمەر لیگا چونکە مانچستەریش تەواو کەوتۆتە جێژاویەوەی کە ببورن کەوتۆتە جێژاویەوەی کە بێبەش بێت لە گەیشتن بە یۆرۆلیژی وەرزی داهاتووش مانچستەر یونایتد نزیکە لەوەی بێبەش بێت لە بەشداریکردنی هیچ پاڵەوانێتێکی ئەوروپیش چونکە سەیرێک ئێستا دۆخەکە چی لێهاتووە ئێستا مانچستەر دوو یاریماوە کە هیچیان ڕکابەری ڕاستەوخۆی لەگەڵ نیوکاسڵە ئەم یاریە بدۆڕێنێ چانسەکە کەمترە بێتەوە چونکە بۆ هەمویان یارەکانیان ئێستا هاوشێون تەنها مانچستەر یاریە کەمتری کردووە ئەبێ خاڵەکان بێنێتەوە ئاستی نیوکاسڵ و چێلسی بۆی کە بتوانێت لە کێبڕکەی گەیشتن بە یۆرۆلیگا بمێنێتەوە بە پێچەوانەوە ڕەنگە کێبڕکەی گەیشتن بە کۆنفرانسیکیش لە دەستدا و مانچستەر بێ بە تیپێک کە وەرزی داهاتوو بەشداری هیچ پاڵەوانێتیەک ناکات چونکە خۆتان لاتانە معلومە پریمەر لیگ ئەمساڵ 4 تیپی دەگاتە چامپیۆنز لیگ و لە 5ەم تیپ و 6ەم تیپ بەشداری لە یۆرۆلیگاکەن و 7ەم تیپیان بەشداری کۆنفرانس لیگەکە بۆ دۆخی ئێستا سیتی و ئەرسیناڵ و لیڤەرپوڵ ئەو سێ تیپەی چامپیۆنز لیگن ڕکابەری بلیتەکەی دیکەی چامپیۆنز لیگ لە نێوان تۆتنام و ئەستۆن ڤیلایە کە هیچیان دەگات و هیچیان بلیتی یۆرۆلیگە بڕێ ماوەتەوە سەر
بلیتێکی ئۆرۆلیگی ڕۆشتووە کەواتە چی ماوە بۆ نیوکاسڵ و چێلسی مانچستەر یونایتد ڕکابەری لەسەرکەنی یەک بلیتی ئۆرۆلیگ لەگەڵ یەک بلیتی کۆنفرانس لیگ کە جگە لەوەی مانچستەر یونایتد دەرفەتێکی دیکەشیە لە FA کەپەوانێ بتوانێت و بلیتە بەدەست بێنێ گەر نەتوانێت لە خولەوە دەستەبەریکە کاتێک لە یاری کۆتایی ڕوبەڕووی مانچستەر سیتی دەبێتەوە کەواتە بۆ مانچستەر یونایتدیش یاری کۆتاییە لەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکەیاکە و چۆن دەتوانێت ئەم دەرفەتە بۆ خۆی بقۆزێتوانێت یەکێک لە بلیتەکانی پاڵەوانێتی ئەوروپیەکان بۆ خۆی بڕێ بۆ یاری ئەرسناڵ و مانچستەر یونایتد یاریشی تایبەتمەندە و یاریی بێزە دەچمە لای وردەکارەکە بزانم ئەگەر هاوڕێیان بەشێکیان پرسیارێکیان هەبێ وەڵامی بدەینەوانێ کاک مەڕوان ئەڵێ پێم وایە ئەم شەو ململانەی پرێمەرلیگ کۆتایی دێت تاوان ململانەی پرێمەرلیگە و کاتە کۆتایی دێت کە مانچستەر یونایتد لە ئارسیناڵە باتەوە وڵای جوانخان نازانم نەمبینیوە بۆ ڕیال مەدرید و دۆرتمۆند لەبەروی پێشبینیکی قورسە ڕەنگە تۆش بەعاتف یاعی من پێ دەڵێم من شیکاری جیاوازە لەوەی پێشبینی بکەیت منیش وەکو خۆم ڕیال مەدرید بە قەنەعەتی خۆم من بە پشتبەستن بە ئەنچلۆتی هەموو کات پێم وایە بۆ ڕیال مەدرید بە پاریشەوە کە دەگاتەوە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بەڵام ئەمە عەتف و سۆزە ئەمە ڕەنگە زۆر وردنە قاڵ نەبوو بێتمەوە لە دی وەرزشیەکەی کاک موحسین بۆ یاری ئارسناڵ لەگەڵ مان بەڕای خۆم ئەرسناڵ دەباتەوە ڕیال و دۆرتمۆند ڕیال دەیکا بە 15 کاک داناڵێ ڕیال بۆ نادۆڕێ شێوازی یاریکردنی ڕیال چۆنە با ئەگەر کاتت هەبێ جوان جوان وەڵامی ئەوەت بەمەوانێ ڕیال مەدرید خاوەنی ڕاهێنەرێکە کە چ شێوازێکی یاریکردنت بوێ و تەنانەت ئێستا محازەڕەی یاریەکان کە دەچن پێکەوە دادەنیشن محازرێک هەیە باز لە یاریەکەی بۆ نمونە یاری لیڤەرپوڵەکە باز لە یاری مانچستەر سیتیەکە کارلۆ ئەنچلۆتی خۆشی وەکو محازرێک لەناو کۆنفرانسەکەیە دانیشی گوێ دەگرێت لەگەڵ یاریزانەکانە ڕیال مەدرید هەموو یاریەک خۆی ئامادەیەکە بۆ بردنەوە چونکە بۆ ئەنچلۆتی لە دوانی پێشوویە لە لیگا کە کاتێک یەکەم لە ڕیال سۆسیدادیان بردەوە بە یاریزانە لاوەکان وتیان تۆ بۆ بە پێگاتە لاوانەوە یاری نەکردووە لە کاتێک کاوەتا لە ڕیال سۆسیدادیشیان بردەوە لە ناو ڕیال سۆسیدادە وتی من ڕیال مەدرید گرێبەستی لەگەڵدا کردووم بۆی کە یارەکانی بۆ بەرمەوە یاریەکان بەرێتوانێ دەرفەتی دەرخستنی یاریزانە لاوەکانم نییە تا کاتی گونجاوی خۆی بۆیە ڕیال مەدرید ئەو تیپەیە کە لیکولی حادیسین حادیس بۆ هەموو ڕووداوێک قسەیەکی خۆی هەیە بۆ هەموو یاریەک مامەڵەیەکی خۆی هەیە ڕاهێنەرێکی هەیە لە زۆربەی زۆری پلانەکان شارەزایە لە ئەفکارەکان شارەزایە و دەزانێت چۆن ڕوبەڕووی تیپێ ڕکابەر بێتەوە تیپێک دەزانێت دەم تیپە بەلایانی بەرگریەوە دەردەچی لەگەڵیا 100 ساڵ لەویا تۆ ڕەخنەی لێ بگرێت گیان ڕەخنەی لێ بگرێت ئەو قەراری خۆی جێبەجێکە گرنگ ئەوەی ڕێگەی سەرکەوتنە دۆزێتەوە بۆیە ڕیال مەدرید نایەت بەیەک پلان بڕوا بەڵام چ پلانێکیشی بیوە جێبەجێیەکە ئەم هۆکارەکانی کە ڕیال مەدرید تاکو ئێرە سەرکەوتنی هێناوە تیشی تاکاجاوەڵات زیان بەریان ئینگلیزیەکانەکە منیش پێم ناخۆشە لەوەی کە لە سیستمینوی چامپیۆنز لیگا پێنجیانیان ناگەن بەڵامی ترۆ ئەنجامیان ئینگلیزیەکان خۆیان بەم جۆرن ئینشاڵڵا لە داهاتوە زیاتر قسەی لەسەرەکەین کاگازاجیان ئەوەی کە تۆپی ئەڵەی تریز بۆ ئەنچیلۆتی من دەجار ئەم ڕوونکردنەوەی مایتی ئەزیزەکەم تۆ ئەگەر ئەتەوێت تێبگەی لەوەی کابراایەکی لەم وەرزشە حاڵیت ئەگەر ئەتەوێت تێبگەی لەوەی کە لە وەرزش ئەزانی و ئەتەوێت بزانی قسەکانێ منطقیە ئەزیزی دڵم خۆ مارکا لە تۆ زیاتر جمهوری ڕیال مەدریدە خۆ ئاز لە تۆ زیاتر هەندەری ڕیال مەدریدە خۆ فلۆرنتینۆ پێرێز لە تۆ زیاتر ڕیال مەدریدی خۆشەوێ خۆ کاکە ڕۆنسیرۆ لە تۆ زیاتر ڕیال مەدریدی خۆشەوێ خۆ تارق زیاب لە تۆ زیاتر ڕقی لە ئەنچیلۆتیە بزانە ئەم قسانەی تۆ ئەیکەی یا فڕێ بزانە ئەم قسانە ئەوان ئەیکەن لەبەرەوە یعنی ئەزیزی دڵم ناکرێ من هەموو بەرنامەیە بێم ئەم قسەی بۆ تۆ بکەمەوە ئەنی دەکەڕەت کۆمنتە خوێنمەوە ئەنچلۆتی بەس نەترسێ ڕیال باشترین یانەی گیانە بینیمان بەرامبەر بە بایرن چی یاریکی کرد ئەنچیلۆتی یاری بە عەقڵی هەر هەمووتان کرد لە یاری بایرە ئەوەی کە چاوەڕێتان ناکرد ئەو هاو ئەوەی کرد ئەوەی کە داتان نابوونەیکە ئەو هاو ئەوەی کرد لەبەرەوە حەج کات چی بوێ ئەیکا ئەو لەبەرەوە من پێت ئەڵێم ئەم قسانەی کە تۆ ئەیکەیت
سانە ئەوانەیەکەن کە ئەوانەیەکەنیتە دەبزانم قسانی تو هیچ بنەمایەکی نییە لەبەرەوە یعنی بە قورعان هەموو جارە کۆمنتە خوێنمەوە واش زانی کە هینە بۆیە خوێنمەوە کە لە شتەکە تێبگەی بەس بەداخەوە وا ناچێ بەڕێوە ناکاگالی فارز بە هیچ جۆرێ ڕام لەگەڵەوە نییە براهیم دیاز بۆ یاریزانی یەدەک زۆر باش لەبەر من 3 ساڵیش لە میلان یاریم بینیوە لای من زۆر باشە کاکسۆرانە لە ئەرسنال سەرکەوتوو بێ بەڵام چاوەڕوانی ڕەحمی تۆتنامەکەین من خۆم وەڵام من حەزەکەم تۆتنام بگاتە چامپیۆنز لیگ تا ئەستۆن ڤیلا ئەوە کامەران نووسیوێتی حەز دەکەی تۆتنام بگاتە چامپیۆنز لیگی ئەستۆن ڤیلا وەڵام من حەزەکەم ئەستۆن ڤیلا بگا ئەروەڵا پێگاتی ئەرسنال لە هیچی کەم نییە کاکێ من جوان پێگاتی ئەرسنال لە هیچی کەم نییە کاک نێچیروان وڵی با من نەچمە مامەعی کەس من ڕێزم بۆ هەموو هاوڕێیانم هەیە بەبێ جیاوازیەوەی کە خزمەتەکە ئیتر من هەمویان هاوڕێ و ئەزیزی منن بیرکردنەوەی ئەو هاوڕێیە بەم جۆرەیە من نامەوێت نەقدی لەسەر بڵێم و ناشمەوێت هیچ ڕەتفعلێکی بەموانێ بەڵام ئەو بیرکردنەوەی بەم جۆرێ من ڕێز لە بیرکردنەوە یەکدم بەڵام دڵنیا بەلەوەی کە من پێچوانەیە و بیرەکەمانێ و بە هیچ جۆرە لەگەڵ ئەو ڕائەنیم بەڵام ڕێزیشی لێ یەکدم ئەرسنال لە کۆتاییەکان ئایترێم یاری ئەستۆن ڤیلا بوو سەری لێ تێکچوو بەم جۆرەیە آخر دێکاڵین ئەزمون و بارودۆخەوە تا سیتی کەوتۆتە مەزمونە سیتی ئەم ساڵ زۆرترین خاڵی لە دەستدا زۆرترین پێکانی تووشا و زۆرترین دواکەوت بەڵامی کاتە لە حزاتی حەسم گواردۆلا هاو 5 خاڵ لە دوا بوو ئەوێ ئەمە بێت چاوەڕێی دەرفەتکەین بوو بە 3 خاڵەوێمە چاوەڕێی دەرفەتەکەینەوە تا 3 خاڵ 4 خاڵ گواردۆلایان خستە پێش ئارسینال و لیڤەرپوڵ خۆیانم هەلەیان نەویست کاکسەی دەڵێ من دوایان شۆتی بە سەبەبی بردنەوەکان لە نەزانم کاک دانا هیوادارم وەڵامی خۆتی وەرگرتە بێ نەوەڵا کاگالانجام بە هیچ جۆرێ ڕیاڵ مەدرید بە هیچ جۆرێک ڕیاڵ مەدرید یعنی هینی ئەو شوێنی کاسمیرۆی پێوە دیار نییە کاگونەر خۆت دانیشتو یەک لافیتە و نووسیوە تەبان باتخواوەکو خۆی بیخوێنمەوانێ لەبەرەوەی ئینسان تۆزێ زۆر بێوەفاوس بڵێ تەنها ویستم پێت بڵێم پێشبینیەکان لە سەرەتای وەز بۆ پریمەر لیگ هەڵا بۆم بەشێکە لە پێشبینیەکانە وەڵاهی نەموتۆ بۆ پەڕی خەراڵێم بڕوای من لێڤەرپۆڵ پاڵێورای پریمەر لیگە پێش بەرنامەکەش دووبارەم کردەوە 6 بەرنامەش دووبارەم کردەوە کە من هەڵە بووم لەوەی لێڤەرپۆڵم دیاری کردووە کامتان جورئەتتان هەیە تیپێکە وەرزی ڕابردوو پێنجەم بوو بێ دیاریکەن بۆ بردنەوەی پاڵەوانی پریمەر لیگ کێ جورئەتیەوەی هەیە ئێوە بەس دوای مانچستەر سیتی و بەرشلۆن و پاریس سەن ژێرمان کەوتن لە چامپیۆنز لیگیشە بەس بە چاوەڵ خەڵەتان ئێوەمانە من هاتم تیپێک کە پێنجەمی وەرزی ڕابردوو بووە وتم پاڵەوانی پریمەر لیگە بێ هەڵام کرد ئەمە ئەوە دەجارم وتەوە طبعا مانچستەر سیتی دوور دەخەمە لە بەدەستهێنانی پریمەر لیگ بەڵێ مانچستەر سیتیم دوور خسۆتەوە لە بەدەستهێنانی پریمەر لیگ ئەم قسەیە 100% لەجێی خۆیتی لەبەروتم پێکانەکان ڕوبەڕووی دەبێتەوە خاڵێکی زۆر لە دەستەیە بالفعل خاڵێکی زۆری لە دەستدا بەڵام ئەرسینال و لێڤەرپۆڵ بەو جۆرە نەبوون بۆ قسەکەی ئەرسیناڵی شەیەک ئەزیزی دڵم 2023 نووسێتی ئەم پێشبینیانە وتراوە وەڵاهی هی ئەرسیناڵ هی 2 نییە 2 منوتم ئەرسنال پاژەم گرێبەستانەی ئارتیتا کردوێتی ئەبێت یەکێک لە نازناوە گەورەکان بەرێتەوە ئەم قسەی ئەرسیناڵ کە کردومە وەرزی ڕابردوو لە بەرنامەی دەرەوەی یاریگایە وتم من جارێ چاوەڕێکم زانم ساکا و ئۆدیگارد و مارتینێلی لە ماستەیەمێنەوە بە تەنها ئەم وەرزە قیاز ناکەم و پێم وایە ئەگەر ئەرسنال گۆڕانکاری نەکا ئەگەر ئەرسنال پێگاتەکەی نوێ نەکاتەوە وەرزی دات و بگاتەوە چامپیۆنز لیگ ئەوە دەستکەوتێکی تایبەتە ئەوم کردو و وشتوشمە بەڵام پاش هێنانی تیمبەرس و دیکلان ڕایس و هاڤێرتس و نوێکردنەوەی پێگاتەکە وتم دەبێت ئەرسنال نازناوێکی گەورە بێتەوە و هیچ کات لە دوای هاتنی دیکلان ڕایس و هاڤێرتسەوانێ مشتی وام نەوتوتمە بەس سەرکەوتەوە بۆ چامپیۆنز لیگ بۆ ئەرسنال دەستکەوتە ئەوە با چاک دڵنیابی کاکە ژێورگیان دەستی تۆش خۆش بێت
کاکسامان ئەڵێ ئارتیتا حەزمە کرد نازناوی پریمەرلیگ بێتەوە خۆشی واڵێ مانستیان ئەرسناڵ کامیان دەبێتە پاڵەوانەوە تۆتنام دیارریەکە لەگەڵم شەوی تینهاک کاک بیلال توخوابان نەچینە مەعمەی ڕەخنەی داور و ئەم جۆرە ئەشرەف بن عەیاد کە خۆتان نەزانن ئەشرەف بن عەیاد ئەو کەسەیە کە هەر کەتەلۆنی سەرفە و لەناو بەرشەلۆنە بووە و چەند ساڵ پەیامنێری بیان سپۆرتس بووە و هاوڕێی نزیکی ئالڤێز و میسی و فابریگاس و هەمویانە بەبێ جیاوازی هاوڕێی نزیکی لاپۆرتایە هاوڕێی نزیکی گواردیۆلایە وەی چەکە لە هەندەرە سەر سەختەکانی بەرشلۆنە ڤڵۆگێکی بڵاو کردوێتەوە پامێکی بڵاو کردوێتەوە لەسەر ئەم قسانەی لەسەر حەکەم و لەسەر دۆخێگەکرێ بچن خۆتان گوێی لێ بگرن زان ئەشرەف بن عەیاد چیەڵێ من قسەکان ناکەم با خۆیان بیکەن ئەوش بێ وەڵام بێ بۆ خۆیان یەک پرسیارتکە بەڵام بەبردنەوەی نازناوی چامپیۆنزەک لایەن ڕیال لە لای تۆ ئەنچلۆتیان گواردیۆلا باشترین ڕانەری جۆن من ئەگەر گواردیۆلا سێ پریمەرلیگیش بەرێتەوە ئەنچیلۆتی سێ چامپیۆنزێکی دیکەش بەرێتەوە ئەو بەرێتەوە باشترینەکان لای من ئێستا بۆ نمونە ئەگەر بە تۆ بڵێم گواردیۆلا باشترین ڕانەری جیانە ئەتوانم کۆمەڵە نەخدێ بۆ بدۆزمەوانێک کە لەم باشترینەی کەمکەمەوە ئەگەر ئەنچیلۆتیش پێ و بڵێم باشترین ڕانەری جیانە ئەتوانم کۆمەڵە لە نەخدە لە ئەنچیلۆتیش بۆ بدۆزمەوە لەم باشترینەی کەمکەمەوە بەراوردکاری باشترین بەراوردکاریی منطقی نییە عاتفیە بەڵام من معجیبم بە ئەنچیلۆتی گواردیۆلان پێڕانەرێکی زیرەکە پێڕانەرێکی ژیرە پێڕانەرێکی تەندروستە پێڕانەرێکی گەورەیە بەڵام من سەرسامم بە ئەنشلۆتی و پێم وایە ئەنشلۆتی کاری ناوەزەتر و گەورەترێکە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە من بڵێم ئەم لەم باشتر و ئەو لەو باشتر نە هەموو دیوێک لە بەری باشیە وەریگریا بەری خراپ و بەری چاکە دەستەکەوێت دڵنیا بەلەوە کاکە کاردۆجان ئەزیزی پێنجان ئیسپانی بەشداری ئەبتاڵەکەن تا ئێستا نەخێر دووبلی دیەگلا بۆ تۆ ئیتالیا و ئەڵمانیا پێنجیانیان بەشداری چامپیۆنزیەکەن دووبلی تەکەی ترێشتا ماوە تۆ ئەوە کاگارا مەڵێ سیتی حەقی نازناوەکەی نییە لەسەر سینیەک نازناوەکان پێشکەشیمان سەرسیتی کرد کە نازناوەکەیان ناوە سیتیش ڕەتی نەکردەوە سیتیش سەرەتای وەرز کۆمەڵی خاڵی چاکیان نێوتی فەرموویەوە بڕۆن ئێوان نەڕۆشتن سیتی ئێستا حەقی خۆیەتی بێتەوانێ و بێزەکە قەڵە بکاتەوە بڕوان ناکەم لەوە چێ سەلاح ساڵێکی تریش لە لیڤەرپوڵ بمێنێتەوەنێ با ئەڵێم بڕوان ناکەم با دوایی وەکو کاگونەر نەڵێ بەیەقینی من پێتان ئەڵێم ئەخوەڵی نازانم شتیوە هەر زۆر قورسە ئەرسیناڵ باشترین یانەی پریمەرلیگە تا ئەم ساڵ ئیتر خۆ دەرفەتەکەی لە دەستداوە تاوان ئەرسیناڵ شایانی ڕێزە ها کاگازات سەرنجێکی جوان ئەڵێ هەتا تۆپی پێما بێت باشترین هەڵ نابژێرێت چونکە ئەگەری هەیە لەوەی کە هەر باشتر دروست بێت و منیش هەمان قسەم کردو کۆ پێ دەڵێم ئەگەر ئێستش دیاریکەی هەم لەویتر نەقسە دۆزیتەوە لەبەرەوە بارودۆخەکان بە پێچەوە نابێتەوە لێ بەرحاڵ پێم وابێ جوابێکی زۆری کۆمنتەکانم مایوانێ بەڵام بەداخم لەوەی کە بینەری ئەمە زۆر بێویژدان و بێئینسافە یعنی ئەم هەموو کارە جوانم هەموو ئەی کاکە ڕۆژی جوما لە دەروی یاریگا باسم لەوە کرد دۆرتمۆندم بەسەر پاریس سەن ژەرمانە هەڵبژار دەوانێت لەوەی پاریس سەن ژەرمان تێپەڕێنێ کە هەمووتان پاریس سەن ژەرمانتان دانا بۆ هەمووتان تا نابوو پاریس سەن ژەرمان تەنانەت نازداوەکەش بەرێتەوانێ ئەی بوو باسیەمانە ناکەن بۆ یاری شتێک کە سەرەتای وەرز تۆ ئەزانی پێشبینی من بۆ بردنەوەی لیڤەرپوڵ چ پێشبینیەکی قورسە تیپێکی پێنجەم کە وەرزی ڕابردوو بەشداری چامپیۆنزیی نەکردو من هاتوومە کردووە پاڵێوراوی پریمەرلیگ کە تا هەفتەی 35 خۆی هەلەکەی لەدەستداوە من گرێوەکەم لەگەڵ هەر دانەیەکتانە کە لیڤەرپوڵ بەرامبەر کێ لەدەستیا بەرامبەر بە یەکسانبوونێک کە بە مانچستەر یونایتد کە شەوتی یەکەم مانچستەر یونایتد هەر لە یاریان نەبوو بەڵام لیڤەر خۆی یارەکەی لە خۆی تێگا خاڵی بەرامبەر بە کریستال پالاس لەدەستداوە ئەزیزی دڵم لیڤەرپوڵ خاڵی بەرامبەر بە ئێڤەرتۆن لەدەستداوە لیڤەرپوڵ خاڵی بەرامبەر بە وێستهام لەدەستداوە ئەمە ئەو چوارتیپەن کە نازناوەکان لە لیڤەرپوڵ سن ئەمە ئەو چوارتیپەن کە نازناوەکان لە لیڤەرپوڵ سن ئەمە جگە لە داوەری یاری تۆتنهام داوەری یاری ئەرسیناڵ داوەری یاری مانچستەر سیتی کە بە ئاشکرا زدی لیڤەرپوڵ وەستانەوە خاڵیان لە لیڤەرپوڵ سن با ئەوەش بڕوە لیڤەرپوڵ خۆی لەگەڵم چوارتیپەیە لە ناو یاریگای خۆی بە کریستال پالاس دۆڕاوە لەگەڵ مانچستەر یونایتددا باشترین یاری بە یەکسامون کۆتایی پێێنەوە لەگەڵ وێستامە باشترین یاری بە یەکسامون کڵۆ بەچێ
بارودۆخەکان زۆرن تکایە بە نەچمەوە ئەو شارە کاگازات بەریەککەوتنێ ئەخەمە سەر تەپڵی سەرمەوە و خەمە سەر چاوم من پێت ئەڵێم ئەو قسانەی ئەیکەی مەفروزە ئەو ڕەخنانەی تۆ ئەیگیری قسەیە نەبێ فڕێبیت و بڕوە ئەبێ قسەیەک بێ کە جیهان بیکە کە ئەم ڕۆژنامە بەناوبانگانە بیکەن ئەوە تا ئێستا ئەم قسەی بەرهاندەرانی بەرشۆنە لەبارەی حەکەمەوانێ وای کردو ئەشرەف بن عەیات کە عمقی بەرشەلۆنە و لە ناو بەرشەلۆنە و هەندێکی سەرسەختی بەرشلۆنە هاتوو بەلاغێکی بڵاو کردوێتوانێ بێزار بووە لێ یعنی تۆ سیریگە شتەکان مەفروزە لەوەی کە وەڵامیان هەبێ و لە شوێنی تر ببینین بەرحاڵ ئەم شەو یاریە کۆتایەکەی بینین بزانین چی دەگوزارێ و چی ناگوزارێ من ئەوەشی ڕەخنەم لێگرەی خەمە سەر و سەر چاوم من بە ڕەخنەکان گەورابم باشە کاکە جیام وتومانە چێڵسی پاریانزەیەم بووە وایە وتومانە چێڵسی پێشبینیەکەی ئەم ساڵ بەشداری چامپیۆنز لیگە ئەگەر چێڵسی بەشداری هیچی نەکرد ئەو بەسەر چاو لە چێڵسی شاغەڵەت بوون ئەگەر نەشی کرد کاکە خۆ من ئەمە کونفەیەکوونی من نییە من تەوەقوعەکەیکەم لە سەرەتای وەرد خۆ بە زۆر بۆ من نووسێڵی کاک محەممەد قسەی خۆ بکە و تەوەقوع بکە تەوەقوعەکەم کاکە لیڤەرپوڵە کە وەرزی ڕابردوو پێنجەمە وتومە پریمەر لیگە بە هەتا 4 هەفتەی کۆتایی ڕکابەری کردو خۆ بدەتان بیانەکەی با من مەبەڕیش نێن ماڵم غەڵەت بوو چێڵسی بەشداری چامپیۆنز لیگ نەکە ئەمە لێکیە بەشداری یۆرۆلیگە ئیتر ئیلا کە وتمان ئەوە ئیلا بێەوە بێ بۆ ئەوە بێت چیمان بۆکەن چی یەنەوە باسیکەن یەنەوانێ پیاڵدانی پیا بکەن یەنەوانێ بڵێن لە چارێکی کۆتایی تیر و پشەکە ڕاکێشتا محەممەد ئیبراهیم یەکەم کەس بوو کەوتی لیڤەرپوڵ و ڕیاڵ مەدرید دیاری کۆتایی چامپیۆنز لیگەکەن دوای ژوتم ڕیاڵ مەدرید دەبێتە پاڵەوان هەشتی بڕکابەریە کرد مانچستەر سیتیم بەسەر ڕیاڵ مەدریدم بەسەر مانچستەر سیتی هەڵبژارد لیڤەرپوڵم بەسەر بایەر و ڤیاڕیاڵ و هەموویانەکانی ترا هەڵبژارد ئەیکووە کاکە ئاسایە شتانە بە برایانە و بە هاوڕانەی تر خۆ شتێکە بوو نابێت کۆتەر بێ ئەمە کاک حەسەنجان بەخوا من گوێم لێ نییە بەڵام حەز ئەەکەم شت وەکو خۆی نەک شتی زیای بەلاابنی من خۆم ئەیڵێمەوە لە بەرنامەکانە من لە هیچ شتێ ڕناکەم خۆم لە هەموو بەرنامەکانە ئەو پێشبینیانەی کەم وتومەوە ئێڵێمانێ بەشی کۆتایی تەرخانەکەم بە مباپێ کیلیان مباپێ ڕۆژی هەینی بە شێوەیەکی فەرمی ڕایگەیان پاش 7 ساڵ یاریکردن ڕیزەکانی پاریس سەن ژەرمان جێ دەڵێت و ڕێز و سوپاسی خۆی بۆ هەموو ڕانەرەکان و دەستی و نەری و یاریزانەکان نیشاندا بەس من نەبینی ناوی خلێفی بێنێ ئیتر نازام سەبەکە چیە بەڵام بەرحاڵ مباپێ مێژوویکی ناوازەی بۆ خۆی لە پاریس سەن ژەرمان تۆمار کرد من وەکو ئەرێک باسیەکەم بەڵێ پاریس سەن ژەرمان لەگەڵ مباپێ بە خەونی خۆی نەگەی بەسەر ئمباپێ نەبوو ئیبراهیمۆڤیچ و تیاگۆ سیلڤا و پاستۆری و لاڤێتسی و پاریس دەمێکە خەریکە دواتر نیمار و دواتر میسی و یعنی تۆ ناکرێت بەس بێ مباپێ زەق بکەیتەوە لەوەی کە چامپیۆنزی گیان نەبردوانێ و بگرە بە نیمار و مباپێەوە گەشتیاری کۆتایی چامپیۆنزیگیش هەنگایە لە بردنی چامپیۆنزیک دوور بوون بۆیە مباپێ لەم بارەیەوە زەمبی نایەتە سەر بەڵام وەکو مێژووی خۆی باشترین ئاسی خۆی پێشکەش کرد و زۆرترین هەوڵی خۆیدا و زۆرترین گۆڵ و زۆرترین دەستکەوتی بۆ پاریس سەن ژەرمان دەستەبەر کرد بەڵام ئەمە خاڵی کۆتایی بوو مباپێ 2 ساڵ پێش ئێستەویسی بڕوا بەڵام پاریس بە هۆکاریەوەی کە مێسی و هەروەها چەند هۆکارێکی دیکەی لەوەی کە دیاری کرد بۆی کە مباپێ بتوانێت چامپیۆنزیک بێتەوە بە خەونەکانی بگام مباپێ بڕیاریدا بە وەفا بێ بەرامبەر بە پاریس سەن ژەرمان بەردەوام بوو بەڵام تر بڕیاری کۆتایی یا مباپێ ڕۆشتووە وەکوی کە هەمووان دەزانن و هەموو ڕانەرەکان ئەڵێن شوێنی مباپێ دیارە کە ڕیاڵ مەدریدە و شتەکە کۆتایی هاتووە و تەنانەت ماکرۆنی سەرۆکی فەڕەنساش هاتە سەرخەت نیگەرانی نیشان نا بە ڕۆشتنی مباپێ وی وای سەرکەوتنی بۆ خواست بەڵام لە ئەمانکادا باشکرا داوای لە ڕیاڵ مەدرید کرد لەوەی کە ڕێگەی با مباپێ بەشداری لە ئۆلۆمپیاتی پاریس تا بکات بەشکە میدالیای ئاڵتون بەرنەوانێ ڕێگەی مباپێ و پاریس سەن ژەرمان کۆتاییات و ڕێگەی نوێی بەپێی زۆرینەی پێشبینەکان ڕیاڵ مەدریدە کە 3 ساڵ پێش ئێستەژە بۆ هەموو شتێک کۆتایی باتە بەڵام کەوتە بلواساتانە ئێمە لێرەین بۆ خزمەتکردنیەوە لێرەین بۆ زانیاریدان بێەوە لێرەین و هەر جارێکیش کە ئێمە هەڵەیەک یا کەم و کورتیەک ڕۆیە یا نەقسێ لە قسەکانمانە هەیە یا جوان نایپێکین بە گەورەی خۆتان مامبورن و
مەجای ئەوشی تیا بێمە ڕۆژانە نیو کاژمێر پێکەوە قسەکەین ئەبێ هەنێ جاریش هەڵە بکەین هەنێ جاریش شتەکانمان نەیپێشێ بۆیە بەدڵی گرنگ ئەوەی ئیسفادە لێکەین پێکەوە مناقەشەشکەین با مناقەشێکی تەندروستکەین مناقەشەی ڕق و چینە نەکەین ئەزیزەکانم ڕێز و خۆشەویستیم بۆ مولاکس سپاس باوکارانم خواتان لەگەڵ